سڵاوتان لێبێت هەشتا هەشت ڕۆژە موچەی مانگیدا لەلایەن حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستانەوە بە پاساوی نەناردنی پارە لە بەغداوە دابەش نەکراوە. هەر ئەمەش وای کردووە کە فەرمانبەران بڵێن مانگ لای حکوومەت 30 ڕۆژ نییە و 90 ڕۆژە. دەچمە لای هاوڵاتیان و دەپرسم تا چەند هیوات هەیە کە موچەکانی مانگی 11 وەربگری و دەمەوێت بزانم ئەوان کێ بە بەرپرسیار دەزانن لە فەوتانی 2 موچەی ئەم ساڵ و فەوتانی زیاتر لە 6 موچە لە ماوەی یەڵ ساڵی ڕابردوودا. بۆ ئەمە بەسەر دەچمە نێو بازاڕی شاری سلێمانی و لە نزیکەوە فەرمانبەر و مامۆستا و خانەنشین و کاسبکار دەدوێنم بۆەوەی کاسبکارانیش باس لە لایەنە نەرێنیەکانی دابەش نەکردنی موچە و فەوتانی موچە بکەن. لەگەڵماندا. نزیکە بێتەوە لە 62 موچەکە لە ماوەی ئەم 11 ساڵەیان بە لێبڕینەوە وەرتانگرتووەیان هەر نەدراوە. کێ بە بەرپرسیارە زانی بەغدایان هەرێم؟ وەڵی هەرێم ئێمە موچەمان لێرە وەرەگی خۆ لە بەغای وەرناگرین لێ. لە 2023 یەک موچەی فەرمانبەرانی عێراق نەفەوتاوە. بەڵام ئەوە وەکو وتم 6 موچە زیاتر فەوتاوە لە هەرێم. کەواتە جەناب حکوومەت هێرێم بە بەرپرسیارە زانی. من لێرە وەرەگرم ئێمە لەژێر سای ئەوانە ئەرە وەڵا هەرێمەی خواردیت. یعنی ئەم حکوومەتەی ئێمە بۆتە حکوومەتی موچە خواردن و فەرمانبەرەکانیشی بووەتە فەرمانبەری موچە خوراو. ئەرە وەڵای ئەروایە هەروانیە خۆ لە من باشتر دەزانی. ئەم موچە خواردن تا چەند کاریگەری لەسەر ژیان و بازار بووە. بازار وە نییە بازار وەستاوە ئەو تانێ دوونانم کڕیوە تاوان نییە. ئەگەر ئەم دوو موچە فەوتی حکوومەتی هەرێم 240 میلیارد دینار داهاتی بۆ گەڕێتەوە بۆ چونکە 220 میلیاری نانێرێت بۆ بەخا. طبعا وایە ڕاست بالفعل وایە. لە پێناو 240 میلیارات چەند 2 تریلیۆن دیناریان نێرن بۆ کوردستان. جەناب وت و چەند نانم کڕیوە ئەمڕۆ؟ ئەوە نییە دوونانە. یعنی دوونانە کڕیوە؟ ئەوە وەڵا لەگە کیلۆ تەماتە. بۆچی دوونانە کڕیوە زیاتر نییە چی بکەم؟ بچم لە تۆ داوەکەم ئەمەیتە؟ ئەو تەکسەر جەناب خانەنشینی؟ هەر وەڵا خانەنشین 44 ساڵ و 4 مانگ خزمەتم هەیە. یعنی خانەنشینی ئێمە وای لاتە دوونانە کڕێ لەبەر بێپارەی؟ ئەی طبعا وایە خۆی بچێت داواکەی لە خەڵکی داواکەی کاکە. کێ بەرپرسیارە لەوەی کە ئەوە ساڵانە موچەی فەرمانبەرانی هەرێمە فەوتێ؟ بەغدادی هەرێم. باشە هەندێک کەس پێیان وایە کە ئەمە بەغدایە تۆ قسە چییە بۆ کەسانی کە پێیان وایە بەغدا هۆکارە و هەرێم هۆکار نییە؟ کورەوەڵا هەردوویان هۆکار ئەیوانە ئەگە حکومە بینێ ماژەیدەن حکومەتی خۆڕە بینێرێ. لە ساڵی ڕابردوو مانگی 12 حکومەتی عێراق 400 میلیاری نارد بەڵام دابەش نەکرا. ئەی جەناب تا چەند پێت وایە کە ئەو پارەیە خوراوە نەگەڕایەوە بۆ خەڵک؟ وەڵای بڵێم چی ناسە. وەڵی خۆی بڵێم حکوومەتی هەردوو لە قسووریانێ لە مۆزوعەکە یەکلای ناکەن بۆ میلەت تاکو خەڵی یعنی بزانێ. نازان بڵێم خەتای حکوومەتی عێراقی لەمە کاریگەری لەسەر فەرمانبەر و کاسبکار و هاوڵاتیدانە. وڵا بەڕادێکی زۆر خەریکە بڵێم ئێستا مەعاشەکە بە کاملی بدرێ بازارەکە خۆی سستە. سم معاشە یعنی بەڕاستی خەڵکی تەواو بێتاقەت و نیگەران کردووە و ئەموری خراپ بووە بە عام یعنی مەسارەفی ژیانی زۆر قورس بووە معاشەکە نەدرێڵێ یعنی حسابین زۆر مشکلەیە. ئێستا بەپی ڕۆژمێری حکوومەتی هەرێم قسە بکەین وەرگرتنی موچە نزیکە بێتەوە لە 89 ڕۆژ 89 ڕۆژە موچەی مانگی نۆ دابەش نەکراوە ئەوە 11 و 12شی لەگەڵا بێ. پێت وایە ئەمە کەمتەرخەمی هەیە لە حکوومەتی هەرێمەوە و ساڵانەش ئەوە تا ئەم ساڵیش ئامادە لێ 220 میلیاری بنێرێ بۆ ئەوەی کە حکوومەتی عێراقی موچەی مانگی 11 و 12 وەڵام مەشاکلەکان بەڕاستی ملت بە لە 100 لی تێناگە. حکوومەتی عێراقی ئەڵێ نەوتەکە نانێن 120 میلیۆن ئەمانیش ئەڵێن حەقەکە لای حکوومەتی عێراقیە بەس ملت تەسحی ئەدا بەڕاستی لەم مۆزوعەیە. بڵێ حکوومەتی هەرێم بۆتە حکوومەتی موچە خۆر و فەرمانبەریش بووەتە موچە خوراو. فەرمانبەر مزەحیە یعنی موچەی خوراوی تر حکوومەتە ئایا سوچی حکوومەتی هەرێمە یا عێراقیە مزەحیە یعنی تا ئێستا خۆش لێگلا نەبووە تۆ نازانێت ئایا مشکلەکەی حکوومەتی هەرێمە یا ئەولایە. ئێستا کە بیر لێ کردوتۆ پێت وایە حکوومەتی هەرێم هۆکاری
فەوتانی موچەیان حکوومەتی عێراق لە کاتێکا لە بیرمانشی لە 2015 موچەی هەرێم ئەخورێت و لێبڕینی تایە و تقریبا 6 موچە بە لێبڕین و بە هەردابەشنەکردنەوە خوراوە ئەخۆ کاتە لەوچە حکوومەتی عێراقی هیچ پەیوەندێکی بە بابەتەکەەوە نەبوو. ڕەبتمان لەگەڵ حکوومەتی عراقیە ناتوانم من حکوومەتی هەرێم تاوانبارکەم بڵێم وڵا هەمووی خەتای حکوومەتی هەرێمە یعنی ئەو شتە تۆزێ زەحمەتە من قراری وا بم بڵێم وڵا خەتای حکوومەتی هەرێمە کە موچە نییە و نادرێ و ئەم شتانە ئەمانی ژەڵە حکوومەتی عراقی غەدرمان لێکا لە موچەخۆری هەرێم و فەرمانبەر بەڕاستی ئەوە ناتوانم بڵێم تاگلایانە حکوم بم بڵێم هەمووی لەسەر حکوومەتی هەرێمە نزیکە بینەوە چاو خۆش بێ لە کۆتایی ساڵ دوو موچە نزیکە لە فەوتان کێ بە بەرپرسیار زانێت حکوومەتی کێ بەغایان هەرێم وەرە وەڵاو یەکێتی پارتی خوا عافیان کە خوا ئەوان عەفوکات جا عەفویان نەکاوە ئەجا چی بکەین مەجبوورین دوعای خێران بۆ بکەین بمێننەوە پێ خۆشە بمێننەوە ئارە وەڵا خوا بۆیە هەر عەرەب حکومم نەکا حەزەکەی ئەعدام بکەن پێم خۆشە ئارە وەڵا ئەی تۆ خواردنی موچەکە و لە ئەستۆی عێراقە بینیان هەرێم وەڵی ئێمە کورد حکوممانەکە بە حەقەت ئارە وەڵا جەناب لە ماوەی 11 ساڵی ڕابردوودا بەردەوام موچە و بە لێبڕین و بە دابەشنەکردنەوە وەرگرتووانە بەڵێ بەڵێ وایە ئەمە کاریگەری سەر ژیانی جەناب دروست کردووە حتمما دروستیەکەگە لەسەر هی منیش نەبێ هی خەڵک بە عام دروستیەکە بە عام ببێ باشترە نەک بڵێ نەبێ بوونی باشە نەبوونی خراپە ساڵی ڕابردوو حکوومەتی عێراق 400 ملیاری نارد بەڵام حکوومەتی هەرێم دابەشی نەکەوتی بەشی موچەخۆران ناکە ئەوەشی داوە بە قەرزی کۆمپانیەکان و دەنگی نەما ئەمەش دووبارە خواردنی موچەی فەرمانبەران نەبوو لە هەرێمەوە باوکە گیان با من شتەی بە تۆی بڵم خۆی ئەگەر تۆ بێنی حساب بکەی وەزع زۆر خراپە بەڵام حسابات بە من و تۆ لێرا تەواو نابێ باشە ڕۆژانە ئەم هەموو سەرۆت و سامانە ئەڕوا ئەم نەوتە ئەڕوا کوا پارەکەی ئەوەش کە تەسلیمی بەغاکراوە ئێمەی ترکە ڕوا لێرۆ ئەی کوا ئەجا تۆ لێ یاخوا یەکێتی پارتی هەر یاخوا بێەوەی بنارە وەڵا ئارە قەسەم بەخوا دوعای خێرکە عیبیان نییە بەو موچە خواردنەش ئارە وەڵا زۆر چاکە خەتای من و تۆیە بۆ بۆیە ئەی تۆ قسە ناکەیت و من قسە ناکەم هەروای لێت ئەی چی دەبێت ئەی چی دەبێت چی بکات خەڵک جا تۆ دەردی کابراتی ناوێری هەناسە بەی چیەکەی ئەدە بێم دە چیەکەیت دەجواب بەرەوە بازار سست بووە بەهۆی ئەم دابەشنەکردی موچە نەماوە حەندی حەج کە زەڵێ بازاڕێ لەوە لاژە ڕاستکە کۆمەڵە شت ئیشەیە کۆمەڵی وردەکاری هەیە لەم لا قۆڕ کراوە لەو لا خۆر کراوە بە ڕەسوولەڵا درۆ ناکەم قۆڕکاریەیتت پێویست ناکە بڕۆ لەولا بڕۆ باسی ئەولا بکە ئەوەی ئەڵێ وانییە باچی ئیشکە بێ بۆ ێرە هەر عینەشتە و دەست و خۆش بێخوا زۆر سپاس دەکەم دوو موچە فەرمانبەران خەریکە ئەخورێت تۆ کێ بە پرپرسیارە زانیت وڵی کێوە بەرزە حکوومەتی هەرێم بەرپرسیارە لەو وازە چونکی ئەو ئەگەر کار ئاسانی بکە لەگەڵ بەغاو ڕێ بکەوێت ئیشەکان کۆنتترۆل بکە ئەو ئەتوانین موچەکان داوین بکە بۆ ئێمە کێبە هەر ئەو بەرپرسیارە لێت پێت وایە حکوومەتی هەرێم ڕۆڵەکەی بۆتە حکوومەتی موچە خواردنی فەرمانبەرەکانی بەڵێ تازە دەرسی وەرگرتووە لەو مۆزوعات هەموو ساڵای بێ موچەی و دوان وسییان بخوا بکە هەر ئەوە بێ بەرحاڵ زیاتری نەکە ئەگەر بێت و ئەم دوو موچەیە ئاوا بفەوتێ هێشتا سێ موچەش نەدراوە بەڵام نزیکە موچەیان بەر حکوومەتی عێراقی موافقی کردووە ماسە و 20 میلیارەکان ناردووە ئەگەر بێت و ئەم دوو موچەیە بفەوتێ حکوومەتی هەرێم 240 ملیاری بۆ ئەگەڕێتەوە چکە ناینێرێ بۆ عێراق ئەمەش مانای ئەوە نیە حکوومەتی هەرێم بەرژەوەندی خۆی لە پێشە تا بەرژەوەندی فەرمانبەرەکان بەڵێ هەروایە بێزە بە 240 ملیاری ئەوە بۆ خۆی وەرگرتووە و ئەوە هەموو ساڵێتر بۆتە نەریت یەک هەموو ساڵ لەسەر ئەو مەسەلە ئەڕات و بەرداوامە بێ هەتاوەکو گوێی لە فەرمانبەر نییە لە 2023 هیچ موچێکی فەرمانبەرانی عێراق نەفەوتاوە بەڵام هی خۆمان زیاتر لە 6 موچەمان یان هەر نەدراوە یان بە لێبڕینەوە وەرتان گرتووە یان بە خۆگونجاندنەوە هانی دەستەواشی سیر بەکارێنم بۆ خواردنی موچەی فەرمانبەرە ئەمە پێت وایە کاریگەری نەرێنی لەسەر بازار و گیرفانی تاکیش دروست کردووە چۆن دروستی نەوە خۆ دیار هەر سەری بازار بکە خۆ دەزانی دروستی کرد یا دروستی نەکردەوە ئەوە هەمووی ئاشکرایە چۆن دروستی نەکردوە 6 موچە زۆرە بۆ فەقیر و هەژار ئەگەر بێتە بازار و زانی چۆن بازار بوژێتەوە بژانەوەیکی باش بەخۆیەوە بینە و ئەگەر ئەو پارە بەهاتایەتەوە دەستی میلەت و دووبارە بگەڕایەتەوە بۆ بازار فەرقی زۆر بوو لە ڕاستیە خۆی دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان بەرپرسیاری یەکەمە لەوەی کە ئەم موچانە فەوتاوە ئێمە هەموو دۆست و ئازیز و دایک و باوک و خێزانمان موچە خۆرن ڕاستە من خۆم موچە خۆری هیچ دەوڵەت و
هیچ کارتێکی حکومی نیم بەڵام بەداخەوە یعنی نەدانی موچە و ئەم جۆرە لە خواردنی موچەی فەرمانبەرانی هەرێم خەدرێکی زۆر زۆر گەورەیە لە ڕووی قانونی لە ڕووی ئینسانی لە ڕووی ئەخلاقی کە ئەگرێ لە فەرمانبەران بەڕاستی زۆر بەداخەوە. ئەگەر تێبینی بکەیت جەناب تێبینیت کردوێن ئەم دوو موچەیە کە نادرێت حکوومەت هێرم تقریبا 240 میلیارد ئیسپادەکە چکە 220 میلیاری نانێرێت ئەمەش هەردوو بارە بۆ داهاتی خۆی گەڕێتەوە ساڵی ڕابردوش مانگی دوازە حکوومەتی عێراق 400 میلیاری نارد ئەوەشی هەردا بەش نەکرد پێت وایە حکوومەتی هەرێم ئەوەی بیر لە بەژەوەندی خۆی گاتەوە بیر لە بەژەوەندی گیرفانی تاکو فەرمانبەرەکانی ناگاتەوە. ئازیز گیان با من زۆر بە ئاسانی تێوەگەێنم ئەو پارەی 120 میلیارە کە ئەدرێ بە بەغا لە گیرفانی ئەمان کەمە بێتەوە ئەو پارەی کە بەغدا ئەینێرێ بە موچە نایەتە گیرفانی ئەمانەوە ئەبێ بێن بە فەرمانبەران بۆیە ئەمان گیرفانی خۆیانیان لا مهمترە لە گیرفانی فەرمانبەران یعنی پڕکردنی گیرفانی خۆیان مهمتر و باشترە بۆیە ئەو 120 میلیارە لەمان دەر ئەخەزای چییە ئەمە پرۆسێکی زۆر ناعەقلانیە تۆ دیقەت بە 120 میلیار بی لە بەرامبەر تریلیۆنێک و 50 وابزانم هەڵە نەبم چکە زیادی کردووە موچەخۆران گە حسابی کەین لە کەمترین ئاستا 900 میلیار و 700 شتێکە یعنی ئەگەر تۆزێ بە تەقەشوفاتەوە لێبڕوانین ینی ئەمەش بە دڵنیاییەوە تقریبا نزیکەی نۆقاتی ئەو پارەیە کە هەرێمەی نێرێت. یەک شتی ترە پێ بڵێم حکوومەتی هەرێم نە پلە بەرزکردنەوەی کردووە نە کەسی تەعین کردووە باشە نە هیچ شتێک لەمانەی کردووە نە ئێمە هیچ شتێکیش هەیە ینی بۆ نمونە مامۆسایان ینی خانەنشینیشمان هەیە ینی کەسی تەعین نەکردووە خانەنشینیشمان هەبووە پلە بەرزکردنەوەشی نەکردووە سەرەڕای ئەمە داهاتەکە زیای کردووە دامەزراندنیشی نەکردووە دامەزراندنیشی نەکردو داهاتەکە زیای کردووە یعنی من تێ ناگەم ئەمە جێ بە دوواداچوونە بۆ قانونیەکان بۆ کەس بۆ لایەنە سیاسیەکان بەڕاستی ئەم پارە زیادەی کە هاتووە واز لەو بێنە کە زیادیشی کردووە ئەم پارەیە نادرێ ینی خراپیەکەی ئەوەیە ئەم پارەیە نادەن بە فەرمانبەران ئەخە تۆ سێری بازارکە کاتێک تۆ پارە نادەی بە منی مۆزەف منیش ناچم شت بکڕم تەکسی ناکەم ئەوە ناگەنی ئەمە پرۆسەیەکی زنجیرەیە بڵێ حکوومەتی هەرێم بۆتە حکوومەتی موچە خواردن و فەرمانبەرەکانیشی بوونەتە فەرمانبەری موچە خورا ئەکید ئەزانی چۆنە ئێسێمە تەرکیزمان لەسەر ئەم سێ موچەیە ئەخە ئازیزگیان تۆ سێریکە ئێمە 62 موچەی ترمان لایەنە ینی ئێمە واز لەم سێ موچەیە بێنە بە دیاریکراوی تقریبا 62 موچەستی 16 موچەی بۆی لای بینەرانیش ڕوون بێ 16 موچە هەر نەدراوە 34 موچە بە لێبڕینەوە دابشکراوە دە موچەش تقریبا بە خۆگونجاندن پاسای خۆگونجاندنەوە خوراوە. من یەکشتی تری بۆ باسکەم ئێستا مامۆسایەک لە شارباژێر من خێزانم مامۆسایە لە شارباژێر بۆ نمونە لە پێنجێنە لە دەرەوەی شارە ئەم مامۆسایە ڕۆژانە پێویستی بەوەیە 10 تا 15,000 سەرفکە ئەخ زۆر ناخۆشە پرۆسێکی زۆر ناعقلانیە تۆ 10 تا 15,000 سەرفکەی لە بەرامبەر هیچ جۆر نەگری ئەخ نازانم یعنی ئەم مامۆسایە ئەم فەرمانبەرە چ تاقەیە چ وزێت چ حوسەڵەیەکی هەیە بۆ ئەوەی کە تۆ بتوانی ئەم موچەی پێبێ ئەمە چارەسەرکردنی بۆ 2 مانگ و 3 مانگ نابێ حکوومەتی هەرێمیش پابند بێت بەڵام بەخاش هۆکاری هەیە بەخاش بە عنقەز ناینێرێ یعنی ئەمە سا هەر بڵین هەرێم هەر بڵین پارتی وشێتی بەخاش موچە نانێرێ یعنی بەڕاستی هیچ پامەدی ڕێمنایەکان نییە خۆی وەکو خۆی بازەکە لە ماوەی 11 ساڵی ڕابردووە خۆتەنا ئەم چەند مانگە حکوومەتی عێراق موچەکانی و هەرجارێکی شەهرێن 120 میلیارەکەی نردووە و موچەی نردووە ئەی 11 ساڵی ڕابردوو کێ بەرپرسیارە هەر بەغا چکە عەبادی و کازمیش و نووری مالیشیش کە لەسەر حکوم بوون موچەیان بە تەواوی نەناردووە ئەوانیش نەوتەکەی ڕادەست نەکردووە نا نەوتەکە نیوە ڕادەست کرا نەک ڕادەست نەکرا بەڵام ئەوە بوو گەیشتە ئەم حاڵەتەی سەرۆک وەزیران جا ئێسەوە تاوە هەڵبژاردنیش کرا و شیعەکان لەناو خۆشیانە تۆزێک هەر ملمانانەیە و ڕۆژی تەیب سامیەت بە ئارەزوی خۆی دەستی خۆی گەرمەکاتەوە لەسەر مێزەکە و ئەی نێرم و ناینێرم و ئێسەوە تا لەڵە تا موچەی خۆمان تاوا نەبێ موچەیەوە نانێرنی وەکەیتە دوای یەک و یەشی یەکەوەش وەزعی خەڵکەکەی کە ئیبینیت و لێوە شەر کارکاردەرەوەیەکتان هەبێ هەر باشترەکە یعنی ئێوەش لەسەر خەت بن بەڕاستی لێبڕی موچە کاریگەری لەسەر بازار هەبووە بەتەشید شۆن نیەتی ئارە والله زۆر لە سا هەفتا بۆ هەشتا فەرقی کردووە لە ماوەی 11 ساڵی ڕابردووە زیاتر لە 6 موچەی فەرمانبەران یان بە لێبڕینەوە دابەشکراوێن هەر دابەش نەکراوە یان بە خۆگونجاندنەوە دابەشکراوە بە سیاسەتی حکومەت ئەم دوو موچەش نزیکە لە فەوتانەوە پێت وایە ئەمە شێندەیەکی کە کاریگەری لەسەر دۆخی بازارە هەر زۆری زۆرە وەڵام تەکیدیشم کە فەوتە نایە ناوەڵا حکوومەتی هەرێم 120 میلیارەکە نانێرێ ئی مانگی 11 120 میلیاری مانگی 12ش نانێرێ واتە 240 میلیار بۆ خەزێنەکەی خۆی گەڕێنێتەوە پێت وایە حکوومەتی ئەم هەرێمە ئەوەی بیری لای خۆیەتی بیری لای فەرمانبەرەکانی نییە بەتەشید 100% وایە و یەک دەنەک بیری ئاگای
بە خەمی هاوڵاتیانەوە نیە بە خەمی فەرمانبەر و معاشخۆر و کاسبکارەوە نییە. دەتوانین بڵێ ئەم حکوومەتی هەرێمە بۆتە حکوومەتی موچە خواردن و فەرمانبەرەکانیشی بۆتە فەرمانبەری موچە خوراو هەروایە پێویست بەوە ناکە پرسیاکە هەموو کەسە گەزانێت لە حەز کەسە پرسیە زانێت بە تاکید وایە. هەندێک کەس دەڵێن خەتای بەغدای و خەتای هەرێم نییە. وەڵڵا یەک دەنە خەتای بەغایتیانێ ئەمان ئەگەر بە ڕێک و پێچی نەوتەکە تەسلیمکەن و ئەوەی کە عێراق داوایەکە بێن ئەویش معاشەکە و موچەکە ژەنێرێ زۆر ڕاستە. مانگی 400 مانگی 12 ساڵی ڕابردوو حکوومەتی عێراق 400 ملیاری نرد. بەڵام حکوومەتی هەرێم دابەشی دەگوتی لەبەرەوەی 900 ملیار نییە و بەش ناکە. ئەو 400شی بۆ خۆی گلدایەوە. ئەمەش دووبارە نیشانەیەوە نییە کە حکوومەتی هەرێم خەمی فەرمانبەرەکانی نییە. بە تاکید وایە چۆن وانێ براکەم. وەڵڵا برا وایە زۆر ڕاستە. عێراقیش و هەرێمیش بە دەرەجەی یەک عێراق. ئەبیانی تۆ ئەگەر بڵێن ئێمە سەر بە لاخیرا سەر بە حکوومەتی عێراقی بینە بێ حکوومەتی عێراقی مشوریە و خەڵکە بخۆوە. ئەبێ لەگەڵ حکوومەتی هەرێمان ڕێکەوێ و حکوومەتی هەرێم ئەڵێ حکوومەتی عێراق لە حکوومەتی هەرێم هەموو مانگە 120 ملیار بنێرە. ئەویش ئەڵێ داهاتەکەم ئەمانیش کەم تەرخەمن لە ناردنی ئەو بڕەپارەی کە حکوومەتی عێراقی داوایەکە. ئەگەر ئەمان بینێرن ئەوانیش هەڵبەت شتێکەکەن بۆ خەڵکە. بە بەرپرسیارە زانی لەوەی کە لە ئێستادا ئەم قۆناغە بگۆڕێ بەلایەنە ئیجابیەکەی پێت وایە حکوومەتی عێراق لە پێشتریان حکوومەتی هەرێم. من ئەڵێم حکوومەتی عێراق لە پێشترە چونکە موچە لە لای ئەوە موچەی عامی خەڵکی عێراق لای ئەوە تۆ ئەگەر داوای ئەو بڕەپارەیە لە حکوومەتی هەرێمەکەی زەختێکی لێ بکە بابیە. مانگی 12 ساڵی ڕابردوو حکوومەتی عێراق 400 ملیار دیناری نرد. حکوومەتی هەرێم وتی وەڵام ئادەم 970 ملیارەکە نییە و بەش ناکا و دابەشی ناکەم ئەو پارەشی وەک وڵە حەپەلوش کرد. ئەمەش دووبارە نەنگی نییە بۆ دەسەڵاتدارانی هەرێم. نەنگیە بۆ دەسەڵاتدارانی هەرێم بەڵام حکوومەتی عێراقیش بە دەرەجەی یەکەم ئەو یعنی تاوانباری یەکەمە بەڕێی من چونکە هەموو داهاتی عێراق لەلایەوە بەڕێ ئەمان شتێکیان لە بەردەسایە و داوایەکە کە داوایەکە بۆ زەختی لێ ناکەن. لە ماوەی پێش ئەم چەند مانگەی کە نەوتەکە ڕادست نەکرا بوو لە ماوەی یان ساڵی ڕابردوو شەهر حکوومەتی عێراق بەرپرسیار بوو لە کاتێک لە حکوومەتی هەرێم نەوتەکەی نەئەدا پێی خۆی فرۆشت. مەبەست لە حکوومەتی هەرێمە لە یان ساڵی ڕابردووە خۆی نەوتی فرۆشتووە فاقییان نەبوو لە بینی خۆیانەکەم ئەو نەوتە بفرۆشێ پێشتر حکوومەتی عێراقی نەبوو حکوومەتی هەرێم ڕادستی نەکرد. حکوومەتی عێراقی ڕازی بۆ بۆی کە حکوومەتی هەرێم نەوت بفرۆشێ بەسەر بەخۆ نە ویستوێتی لە ڕێگەی تەنها سۆما و کۆمپانیای نیشتیمانی عێراقەوە بێت. تاکید بە ئیتفاقێ بۆ لە بینیان ئەجناب ناتوانێت لە خۆیەوە بیفرۆشێ. حکوومەتی عێراق و هەرێم ڕێکەوتون لەسەر خواردنی موچەی فەرمانبەرانی هەرێم. بە تاکیدا دووچیان تاوانبارن. واخۆی ئەسڵتەوێ نازە هەردوو لە ڕێکلام بۆ یەکەکەن قەناعەتی تۆ قەناعەتی جناب من پێم وابێ هەردوو لا مقەسیرن و هیچیشان ڕاز ناکەن لەسەر هەمووشیان و هاوڵاتی بۆ باجین کردداری خۆمانەیین ئێستا ئێمە ئەمانەمان هەڵبژاردووە کە ئێمەی باوکی ئەو جیلی ئێستاین ئێمە ئەمانەمان ئینتیفازەمان کرد ئێمە ئەمانەمان هێنا سەر حکم پەنجەمەمان بکرد دەختمان پیان بەڵام ئەمە پاداشتەکەیە ئێستا جیلی ئێستا کە تازە پێیەکە هەمووی تاوانەکەی لەسەر ئەوسی ئێمەمانانە ئەمەمان پێگەوان گەورەمان کردن تاکو بوویان و کاکە حکوومەت ساوایە دروستیەکەین کاکە بوو بە پێکوڕە بوو بە هەراق بوو بە هەراق بوو بە کولەی تەواوەکە هەمومانی خواردووە. مامۆستا ئەوەی کە ئێوە تێبینیتان کرد بێت لە ماوەی یان ساڵی ڕابردوودا زیاتر لە 6 موچەی فەرمانبەران یان بە لێبڕینەوە یان بە سیاسەتی خۆگونجاندنەوەیان هەر دابەش نەکراوە باشە لە مانگی 12 ساڵی ڕابردوو حکوومەتی عێراق 400 ملیار دینار بۆ هەرێم وتیان حکوومەتی هەرێمیشتی مادەم بەشناکە دابەشی ناکەم ئەوە شێڵگر بۆ خۆی ئەم دوو موچەی کە ئەفەوتێش هەر مانگی 120 ملیار دینار بۆ حکوومەتی هەرێمە گەڕێتەوە پێت وایە حکوومەتی هەرێم بی لە بەرژەوەندی خۆی کاتەوە بی لە بەرژەوەندی خەڵک ناکاتەوە فەرمانبەر ناکات. من پێم وابێ حکوومەتی هەرێم هیچ ئیخلاسیان تیانە چونکە سەر لە حکوومەت دەرچووە دوو لای بن بەڕێوە دوو زۆن ئەبن بەڕێوە بەپێی خۆشیان ناتوان بکەن چونکە بۆ ئێستا لە حیزب دەرچووە حیزب بۆ نمونەی بارزانی تاڵەبانی ئەگەر بیانەوێ حکوومەتی شوێک بێن ناتوان چونکە بۆ کۆمەڵێکیان دروست کردووە چەکدارن ئەگەر بێت و ئەم محاسبەی بکە محاسب بکە لەلای ئەم نامێنێ بۆ لای یەکێتیش محاسبەی بکە ئەم دەسەڵاتدارانە کەوا خەڵک ئەو چەسێنەوە داهات زیاتر ئەبەن ڕاکە بۆ لای پارتی
كابعني حزبيش لدى صلاة يعني ما حزب تناقل قرصارة لا بارقة وشتغلنا أنا بكرت يعني وأني يعني من بما عازه لسر أمان شوكار بماكا وفيري أوزبون تازة دم يعني ياوا جا كل ذاك وفيري اشتباه خراب نبت خرابك فير ولا سير رت مرة بلان با بوشاك زوري تا برجسيك عندنا باكه كشين برجسي ناكنو بيروي ناكن أشين بو أوسط صالح شاشين برو كريسميس وأمانة كم هر زوزو دور الذين وروشي يمي مسلماني والله كيس دصلا دار الملاتا أو بربرسيار لي هل يقصد حكومة العراق جناب طليج؟ والله خو راسك أمانا راسك أمان أجر راسك تي أمانا دصلا داراني هريا من أوائل ليكن بيتوا حكومتي هرم بوتا حكومتي موشا خواردنو حكومتي موشا خواردنو موشا خورانج بونتا موشا خوراو ده هرواية كاك خو أجر أمان موشكنان خوان قازان جكن كاك يساوى ممان يبي 120 مليار بنيان نولي 240 مليار أو خوان حفلوش يكن بو خوان أيوانيا أيماني دوازي صادي رابلوش ما بيدنا شيء حكومة العراق 400 مليارينار وتي ولا أوش يعني هني أوش يعني حفلوش أوش يعني حفلوش لما هو ينصاد رابلوش 62 موشيان هالريان يا ويان اللي برينا ودابش يعني كده يان بخو جنجان أوش نينو خلق أوي هر قبوليتي خلق دائما قبوليتي جاران دنگا يكشتبو خلق سر جاديكش بيسر أولنا معه قصة كردنيش دوريني خو شي تازة قصة شي كي خلق بيه هوابو والله هيك هواية معه خلق شي بيناكري خلق بيدنگا أوانش بيدنگا يعني ليه كردو طاب استا لغل هاوكارم وتمام لا قردي سيوان كوتاي ببرنامج بينم بشك لو فرمان برانا يعني خان شيناني كشاوران بون حكومتي هرم فارق پاشەکەوتکراوەکانی بۆ گەڕێنویستانە ژێر خاکات کورە پاشەکەوتی چی ئەوەش یعنی ئەوەی ئێستاش نایەن ئێستا پاشەکەوتی چی کاکە هەموو ساڵێ پاشەکەوتی حیچ کورە نەوەڵاوانەمی قسەیە ئەو خەڵکە نازان تاکەی بڕوا بەم وەزعاکە و تاکەی بەڵێ خەڵک نازانم خەڵک تاکەی بڕوا بەم وەزعاک بەم هەموو درۆکە درۆ جارێ دوان سیان چوار پێنج هەموو هەر درۆیە ناوەڵای کاریگەریەکەش لەسەر بازار بەدیەکە ئەی تەبعان کە پارە نەبوو بازاڕی شەوەستی چون کاکە هەموو مانگی ملیاردێک بێتە ئەو بازارە و بازارڕە بژێتەوە خەڵکی شوکاریە بێ خەڵک معاشخۆرە پارە خەرجەکە ئێستا کە پێی نەبێت چی خەرجکات پارەم پێ نەبێت توانم بێم شێلمێ بخۆم ناتوان ئەتوانم 2 کیلۆ میوە بکڕمی بەمە ناوە ئێستا هاوڵاتی خۆم معاشخۆر نیم ئێستا هاوڵاتی کوتی دوونانم کردو لەبەر بێ پارەی دوونانم کرد ڕاستەکە پارەی پێ نیم معاشخۆری داما و چی لێ بکە ئەو لە کاتێک شاعرێ لە 20 مانگ هیچ پێ نامێت ئێستا 2 مانگ وەرنەگرێ چی پێ ئەمە خزم و کەسمانەیە معاشخۆرە والله هەر نازانم هەر خۆی گەورەیان ژیانێ تقریبا حسابم کردووە 88 ڕۆژە موچەی مانگی نۆ دابش نەکراوە موچەی مانگی دا دەیتر کاکە خەڵک کە پارەی پێ نەبوو چی بکە بازاڕە وەستێ ئیش و کارە وەستێ هەموو ئیشەکان پەیوەندن بە یەک هەمی وەستی ئەیوانە والله بەرپرسیار ئیتر خۆت هەر حکومەتە بێ بچێ بەدەنگ ئیشەکەەوە لە بەغا و ئیشەکان لەگەڵ بەغایە بێ لەگەڵ بەغایە قسە بکەن و گفتوگۆکەن و توێشکەن بۆ هێنانەوەی ئەو موچانە جەناب پێت وایە فەرمانبەرانی هەرێم بەرپرسیار یان قوربانین لەم دۆخە یاخود حکومەتی هەرێم بەدەست بەغداوە چکە هەندێک کاتەڵێ حکومەتی هەرێم گیری خوا دەبەدەست عێراقە و ئەوانە جەناب چێڵێ والله هەمومان زەرمەندین ساگەر موچە خۆر مەعاش وەرگێ ئێمەش ئیشمان فەرقەکات بازارەکەات ئاوا ناوەستێت هەمگڕەبتە بەیەکەوە هەندێک کەسی ژەڵێن فەرمانبەران و موچەخۆرانیش بەرپرسیارن لەوەی کابێ هەڵوێستیانە بێ مووقیفیانە بێ نادادەکە قبول نەکەن جەناب چێڵێ لەسەر بابەت والله ئیتر خۆمە شتەکە شتی یاسایی و قانونی ئەمە ڕەبتە بە حکوومەتی هەرێم و بەغاوە ئەبێ وتوێشکەن بێکە و تاوەکو بگەنە نەتیجەیەک و کۆتایی بێنن بەم بارودۆخە لە ماوەی ڕابردوودا لە ماوەی 11 ساڵی ڕابردوودا زیاتر لە 6 موچە خوراوە لەلایەن حکوومەتی هەرێمەوە جەناب پێت وایە حکوومەتی هەرێم بەجددی لە خەمی موچەی فەرمانبەرەکانی بێیان بە پێچەوانە والله ئەبێ لە خەمی موچە خۆرانە بێ ئەی قابل لێ خۆیتە حکومەت ئەمە حکومەتان هەڵبژاردە بۆی لە خەمی نەک موچەی هەموو شتێکی خەڵکا بێ ئینشاءڵڵا هەروواژە بێت ئەمە کاریگەری لەسەر جەناب دروستترە و کاسبکارکەوە تا ئەم ساڵیش 2 موچە دووبارە ئەفەوتی والله تەسیری هەیە بەڵێ بازار و شتەکەی سس کردووە ئەگەر ئێستا ئیش بووایە جەناب و پێویستە بەوە ناقی هیتەرەکە داگزێری خۆ گەرمکەیتەوە هەر لە ئیشەکە هەر بە جوڵە خۆمان گەرمە بووینەوەرە وڵا ئیش نیەتە بێ بە هیتەرەکە خۆ گەرم ئارەوەڵ کاکە چی بکەین بێت ئینشاءڵڵا داواکارین لە خوای گەورەی ئینشاءڵڵا بارودۆخەکە بە باش
سوورێ و دۆخی هەموو لای باش و هەموو چەخۆران و هەم هاوڵاتیان و هەم حکوومەت و هەموو لایەکی شاءله بێ بە خێر و خۆشی خوایجان دوعای خێرەکەنی شاءله هیچ دەسەڵاتێکمانی هەر دوعای خێر کێ بە بەرپرسیارە زانی وڵای کێ بەرپرسیارە لەم کێ بە حکوومەت هێرێم بەرپرسیارە ئەگەر حکوومەتی هەرێم یەکەوێ لەگەڵ ئەماناویشەکەی مەزود بێ ئەویش موچێنێرێ بەڵام عێراقیشەوە نەبێەوە نەباش بێ لەگەڵ ئێمە عێراقیش نازانم سەر بە گۆڵ بەنا تاوێ ئەڵێ ئەوە نەوتەکەوا و تاوێ ئەڵێ ئەوە نازان ملیار و نازان بیزینەکە نەهات و تاوێ تاوێش لێڵێ ئەویش ئەرەوەڵ ئەبێ خۆمان یەک بین کاکە خۆمان یەک نین لە ناویەکە دوانزەی ساڵی ڕابردوو بانگی دوانزەی ساڵی ڕابردوو حکوومەتی عێراق 400 ملیاری نار حکوومەتی هەرێم وتی وەڵام ئادەم 900 ملیار نییە دابەشی ناکەم هەڵی گر بۆ خۆی ئەمەش گرفت نییە چۆن گرفت نییە بەرە وەڵام شتێک گرفتە بەڵامی تر خوایە و میلەتە یارگرێ کورە بۆ کوێچم میلەت فەقیرە میلەت دەژارە میلەت هەیە دینارێکی پێ نییە هەیە احتاج پێی نییە هەیشە دینارێکی پێ نییە کاک حکوومەتی هەرێم بۆتە حکوومەتی موچە خواردن و فەرمانبەریش بۆتە موچە خوراو وایە خوای تر عێراقیشەوە نەباش نییە لەگەڵ ئێمە کاکە ئەمان چکا یەگرین عێراقیش یاریان پێەکە والله ئەگەر ئێمە کورد ئەگەر هەموو یەک بێ ئەگەر یەک لیست بێ و یەک دەنگ بێ بەخوا هەموو ژیان لەسەرێتە جواب بەڵام یەک نییە کاکە ئەوە چێ بۆ خۆی بۆ خانەنشینی بەڵێ باشە تقریبا حساب بکردە چەندێ پارە لای حکوومەتە بەخوا نەوەڵا گوێم ناوەتە بنشکرد لەوانەیە احتیاج پێ نەبێ دەست لێی شۆردووە بەخوای تر نەوەڵا دەستشم لێ شۆردووە کەس دەستلاقی خۆشەوە کۆتایی بەرنامەکەم هێناوەتە گۆڕستانی سەیوان یەکێک لە گۆڕستانە دیارەکانی شاری سلێمانی ئامانجیشم لە هاتنم بۆ ئەم گۆڕستانە باسکردن بوو لەوە کە ژمارەیەکی زۆر لەو کەسانی کە لە ماوەی یان ساڵی ڕابردوودا هاتوونەتە ئەم گۆڕستانە فەرمانبەر یاخود مامۆستا یاخود خانەنشین بوون کە بە ئاواتی ئەوەی و بە خەونی ئەوەی کە پاشەکەوتەکەیان بۆ بگەڕێتەوە و موچە خوراوەکانیان بۆ بگەڕێتەوە سەریان نایەوە و چوونەوە بەردەم ڕەحمەتی خوای گەورە لە کۆتاییدا ئاخۆ چەندی دیکە بمێنێت کە هاوشێوەی ئەوان بچێتەوە بەر ڕەحمەتی خوای گەورە و حکوومەتی هەرێم ئامادە نەبێ موچەکانیان بۆ بگەڕێنێتەوە بەڵام بە دڵنیاییەوە قەرزی ئەو فەرمانبەرانە و موچە خۆرانە و خانشینانە هیچ کات لای خوای گەورە ون نابێت و حەقی ئەوان لە دەسەڵاتدارانی هەرێم وەردەگرێتەوە تا بەرنامە و بە یەگەیشتنەوەیەکی دیکە بۆ خودایەتان دەسپێرم کە سپاردەزایان ناکەن